دایکی مناڵێکی ئۆتیزمم لە سلێمانی لە ساڵی 2009 کۆمەڵی ئۆتیزم دامەزراوە. دایک و باوکانی مناڵی ئۆتیزمیش هەڵبژاردنێکیان کرد وتیان بە دایک و باوک بە ئەو ئیشە بکات بە هەستی بە دروستبوونی کۆمەڵەکە. لە ساڵی 2012 من لەم کۆمەڵەیە کار دەکەم بە خۆبەخشانە. مافی مناڵی ئۆتیزمیش ئەوەیە کە ئەمانەوێت سنتەرێکیان بۆ بکرێتەوانێ بە هەوڵ و جوودی ئێمە و هینی پەروەردەی تایبەت و کاربەدەستانی حکوومەت سنتەری ئۆتیزمی کارێزەوشکمان کردەوە کە ئەوەیان دروست کرد. هەتا ئەوێ دروستکرا مناڵەکانی ئێمە تەمەنەکەیان گەورە بوو لە تەمەنی 6 ساڵی وەرەگرن تا 12 ساڵی. ژمارەی ئەو مناڵانەش کە لێ وەرەگرین تقریبان 50 بۆ 100 مناڵ ئەبێ، لەوە زیاتر سنتەرەکە ناتوانێت لە خۆی بگرێ. ئێستا لە هەوڵ و کۆشین لەو وەختەوانێ بۆ ئەوەی کە لە هەموو کوچە و کۆڵە و کۆڵان و شوێنێکە ئێمە سنتەری بۆ مناڵەکان بکرێتەوە یا سنتەر بۆ گەورەکان بکرێتەوە. ئەو دایکانە کە مناڵەکانی من خۆم ئێستا مناڵەکان بە بەردەوامی لە ماڵەوەیە، هیچ شوێنێک نییە بۆی بەرین یان مەسەلەن سەردانی کەسێک بکەین مناڵەکە لە شوێنێک دابنێ. من دەرگای لەسەردا خەموو یەمە دەرەوە. زۆربەی دایک و مناڵان دایک و باوکانی مناڵی ئۆتیزم دەرگا لەسەر مناڵەکانیان داخەن یان ئەیبەستنەوە بە پەت. من جاری وایە کە زۆر بێزارم ئەکا بە کەلەپچە ئەیبەستمەوە. ئەوە یەکێکە لە معاناتەکانی ئێمە، یعنی لە کۆمەلگە دابڕاوین هیچ پەیوەندیەکی کۆمەڵایەتیمان لەگەڵ کەسوکار و خێزان و ئەوانەیە هیچ نەماوە، بەس خۆم و مناڵەکان و تەواو هەر ئەوەنەیە. هەموو دایک و باوکەکان ئەو معاناتیان هەیە، شوێنێک نییە ئەم مناڵانەیان تیا بێت کە بۆی کە تۆزێک هەوا بای باڵی خۆیان بن، تۆزێک هەناسەیەک وەرگن، تۆزێک پشوویەک بن. زۆریش هەوڵ ئەین کە بۆ ئەم مناڵانە شوێن بکرێتەوانێ. موچەشیان لە 2013ەوە ڕاگیراوە. ئەو مناڵانی کە موچەیان هەیە لە سنووری سلێمانی 73 مناڵ بۆ 72 مناڵە، باقیەکەی دانرا تقریبا 300 بۆ 350 مناڵی ئۆتیزمانەیە لە سنووری سلێمانیە بەبێ موچەن. ئێستاش کا بڵین هەمووی هینی لیجنەی پزیشکیان هەیە، راپۆرتی لیجنەی پزیشکیان هەیە بەپێ ئەو راپۆرتە لە دایرەی کەم ئەندامانە کاروباری کۆمەڵایەتی کە بۆ ئەوەی کە موچەیان بکرێت. ئەمە چەند جارێکی تریش داوای ئەمەمان کردو کە موچەکانیان بۆ سەرف کرێت بە حەدی ئیمکان باری ئابووری ئەو خێزانە تۆزە باش ئەبێ کە ئەوەشی نەبێت و مناڵی ئۆتیزمیشێ بێ زۆر قورسە بە نسبەت خێزانەکانەوە. زۆربەی خێزانەکانمان یان جیابوونەوەی خێزان دروست ئەبێت لە هینی مناڵی ئۆتیزم. ئەوەڵێ خەتای تۆیە وەڵە خۆتای تۆیە. چەندەها خێزانمان هەیە بە نمونە بە داتا پێتەڵێم کە ئێستا لە ئەوروپان بڵین مناڵەکەی بردووە ژنەکەی لە سلێمانی بەجێماوە، یان خێزانەکەی ژنەکەی مناڵەکەی بردووە پیاوەکەی لێرە بەجێماوە هاوسەرگیری کتری کردو لەگەڵ کەسێکی ترا. ئەمانە هەمووی گرفتن بۆ خێزانەکانی کە مناڵی ئۆتیزمیان هەیە. حکوومەت هیچ شتێکی نەکردووە. ئەگەر شتی کردبێت وەکو مناڵانی ئەوروپا بەنسبەت تەندروستیانەوانێ پزیشکیان بۆ دابی نەکات کە بێتە ماڵەوە سەردانیان بکە. من خۆم کە مۆزەفیشم لە دایرە کاتێک کە ئیجازەکەکەم ئەبم بە فلیم هەتاوکو لیجنە پزیشکەکە ئەو مناڵم ئەبینێ. جاری وایە لە ناوەڕاست ئیجادەکەیە ئەکەوێت خۆی ڕوتەکاتەوانێ. پۆلیسی بەر دەرگاکەیەت یارمەتیم ئەیە ئەڵێ وەرە خوشکم چیاڵم ئاوایە ئینجا لیجنەکەینە دەرەوانێ. ئەگەر بێت و حکوومەت زۆر لە لیجنە پزیشکەکان بکات بڵە سەر ئەوانەی کە مناڵی ئۆتیزمیانەیە ناتوانن بێنە دەرەوانێ، یعنی بە هیچ نوعێ ڕووی دەرەوەیان نییە. حتا لە کۆمەلگە پێمان ئەڵێن شێتە یان پێمان ئەڵێن ئەگەر تۆ مناڵەکەت وایە بۆچی یەیتە ئێرە. چەندەها جار من خۆم مناڵەکەم بردەوە بۆ پارکی ئازادی کە بڵین پەلاماری مناڵی یاوە یان ئیمی زەڵانەکەی لێسەندووە یان جلەکەی ڕوت کردوتەوانێ خۆی داکەندووە، ئەڵێ خوشکم تۆ بۆچی هێناوتە بۆ ئێرە با لە ماڵەوە بێت. ئێقەی ناکە ئەویش نەفسی هەیە، ئەویش مافی هەیە، ئەویش حەقی هەیە کە بێتە دەرەوانە چاوێکی بە کەسێک بکەوێ. من هەر لە ماڵەوە لە بینی چوار دیوارە سجنی ئینفرادیش وانە هەر زۆر قورسە. ئەم کارەش بۆی ئەەکەم بۆی کە تۆزێک بێمە دەرەوە، چونکو هەر لە ماڵەوە بیت بە تەواتی تێکەچیت ئینهیارەکەیت. ئێستا من بە خۆبەخشانە لێرە ئیشەکەم ئەڵم تۆزێک ئێمە دەرەوانێک دایک و باوکێکی ترمینم معاناتی خۆم باسەکەم ئەو معاناتی خۆی باسەکە یەکێکی تر بە هەمان شێوە تۆزێ خەمەکانت ئاوەڵا بێ. یان جاری وهەیە من چوومەتە شوێنێکەوە شتێکم بۆ کڕیوە
کەسێک تر لەولا ئەڵێ من پارەکەی کاکە تۆ مەیە من ڕێز لە مناڵەکەم بگرە بە چای بەزەوە سیر مەکە یارمەتی مادیم بە بێگومان وەکو مناڵی ئاسایی بە حیاتی مافی نییە ئەوە یەک کەیمە لە 2012 لەم کۆمەڵەدا مەزراوین دامان ناوە ئەڵێن هۆشیاری بۆ کۆمەلگا لە ڕێگەی ئیعلامەوانێ لە ڕێگەی ڕۆژنامەوانێ بۆ ئەوەی کە کۆمەلگەکەمان هوشیار بکەینەوە بڵین کەمە نەخۆشیەکە دەرونیە مێشکیە هەرچیەک بێت پزیشک ئەتوانێت ئەوە دیاری بکە من ناتوانم ئەوە دیاری بکەم پێیان بڵێن کە ڕێزیان لێ بگرن پێیان بڵێن وشەی شێتیان بۆ بەکارنێنین لە بەرنمەیەکی ترا داوامان کردمان بۆ مناڵە گەورەکان شوێنێک دروست بکەن وەکو خانەی خەڵوەتگەی پیری بۆ ئەوەی کە خۆمان مردی نەکەونە سەرجادەکەوانێ تەعدای ناموسیان لێ بکەن ئەوە زۆر گرنگە